هر گوهرینک ده روشا سیاسی هرمی دا گریده به پیوندی نوارا پارتا دموکراتا کورسنه و تفگارا گوراندا چونکو جیوه روژه پیوندی نواندو آلیان تک چوینه روشا هرمی جی تک چویه نه خواست همو آلیان وگریانه بو بردیا 12 اکتوبره لیچه جیوینو دانستاندن راست خو نبرواندنینن سبارت به نوجوانی هیاکو روش وگری نجارا ایک جوان بجاردن لهمبری آلیان دا انجام دانه هل بجارتنا بر وقته لی آلی هف آونینن لسر وی بجارده ئەگەر بێت و بە هەڵبژاردننی پێشوەخت بارەکە لە هەرێمی کوردستان ئاسایی بێتەوە ئێمە ئامادەی هەڵبژاردننی پێشوەختی بارزانی ده نه آبدا راگهاند اگر آلی نگشت نه سازانه دویت برف هلبجاتنا بر وقت بچین نه سمه به سروی پیاما بارزانی در باز بویه لی روش وکو خومایو و پیوند نابرا آلیان آلوستر لحاتی ده جواتا سرکراتی یکتی کود داوین جوین دا به فرمی راگهاندیه آماده با هلبجاتنا بر وقت نه زور به برپسن بلند داخازا جوینا آلیان و آسایکنا روشه دکن و کمتر بحث هلبجاتنا بر وقت تکرن یەکێتی نیشتمانی هەمیشە لەگەڵ هەڵبژاردنایە بەڵام هەڵبژاردننی ئەم قۆناغی ئێستەوە کو دوا بژاردەی ڕێگە چارەسەرەکانی کێشەی هەرێمەکەمانە بێ ئەویتری ئێمە هیوامان وایە کە ئەو کێشانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە هەیە بە شێوەیەکی سیاسیانە بە دیالۆگ بە گفتوگۆ بە ڕێگەی ئاشتیانە چارەسەر بکرێت هر چار آلین هرمه گورانو یکتی گرتو کمال ده و پرسیده وکو پرسا سروکاتی هرمه به ایک آرسا اخفتنا ناکن چونکو سی آلین دن یکتی و یگرتو کمال به نازکی و سردلی گل پارتی و گوران دکن و یگرتو استوید بیجا روش به هلبجاتنا بر وقت نفگرته بو روشا آسایی ئەم بارودۆخە ئاڵۆزە لێکترازانی لایەنەکانی دروست کردووە تا ئەو بارودۆخە نەچێتەوە شوێنی خۆی ناتوانین هیچ هەنگایەک بنین بۆ داهاتووە یەکێک لەوانە هەڵبژاردننی پێشوەخت چکە پێویستی بە بڕیار هەیە پێویستی بە ڕەخساندنی هەلومەرجەیە پێویستی بە ڕێخساندنی ژینگەیەکەیە کە تایە هەڵبژاردنێکی بێغەل و غەوش و دوور لە تەزویر و گزی کاری دروست بکرێتێ بحثکردن لی هلبجاتنا بر وقت دمکی ده کو بریانه کمیسیون راگهان بو او نکاره هلبجاتنه بکو و پیتیویوه به دمی هیا آلیجی ندز به جوینا دکن و نگاواتاون بو هلبجاتنا بر وقت